سڵاتان لە ببینەران و بیسەرانی کوردستان 24 لە بەرنامەیەکی نوێی ژیاندۆستی هاتوومەتە قەزا جوانەکەی کۆیە. ئێرە پڕە لە فەرهەنگی ڕۆشنبیری و کللتورێکی جوان، ئەویش کللتوری پێکەوە ژیانە لەم ناوچەیە. جگەلەوەی بۆ خۆی گەنجینەیەکی پیشەسازی و بازرگانیە بووە لە دێر زەمانە و هەتاکو ئێستا. بەڵام ئەوەی گرنگە لێرە لە ئێستادا لە مانگی ڕەمەزان برا کریستیانەکان و برا مسلمانەکان هەموو خێزانە کریستیان و مسلمانەکان بە یەکەوە ژیان دەکەن، ئەوان ژیان دۆستی دەکەن. ئەمڕۆ لەگەڵمان بن هەندێک لە شوێنەوارەکانی کۆیە و کللتورە جوانەکەی کۆیە بە ئێوە ئاشنا دەکەم. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لە ئێوە بەخێرێ. زۆر سپاس. دکتۆر هاوژینەداین کۆیە مێژوێکی زۆر دێرینی هەیە. جا ئەوەی کە جوانە و سمبولی ئەم شارەیە و پێکەوە ژیانی نەتۆ جیاوازەکان و ئاینە جیاوازەکانە. پێم خۆشە لە زاریەوە گۆمان لێبێ ئەم پێکەوە ژیانەی ئێوە وەکو کریستیانەکان و برا مسلمانەکان چۆنە تا ئێستا بەردەوامیتان هەیە باسێکیەوەمان بۆ بکەم. کۆیە شارێکی شارستانی دێرینە لە سەردەمی بوتیەکان واتە 2500 سال بەر لە زاین هەبووە، یعنی مێژووی 5000 ساڵەی هەیە شاری کۆیە. وە لە کۆنەوە لە کۆیە مەسیحی و جوولەکە و ئاینزاکانی تریش لە کۆیە جگە لە ئاینەکان ئاینزاشی لێبووە لە کۆیە تێدا ژیاوە بە تەبایی و بە خۆشەویستی پێکەوە ژیاون. دیارە جوولەکان نیم سەدە زیاترە کە ئەو وڵاتیان بەزێشتۆ، بەڵام مەسیحەکان هیچ نەوەیەکیان لێرە نەماوە؟ نەخێر، جوولەکان ڕۆیشتن لە ساڵی 48ەوە کە هیجرەتیان کە ڕۆیشتن و لێرە نەماون، بەڵام لە کۆندا جوولەکەشی زۆر لە کۆیە هەبووە، لەو شارانە هەبووە. ئەو پەیوەندی پێکەوە ژیانە ئێمە لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستیە، لەبەر ئێمە مێژوێکی هاوبەش و خاکێکی هاوبەش و کەلتورێکی هاوبەش و کۆمەڵشتی هاوبەش پێکەوەمان دەبەستێتەوە. جگەلەوەی ئێمە مەسیحەکانی ئەو ناوچەیە مەشاعیرێکی کوردانەشیان هەیە لە جلوبەرگ و پۆشاک و لە جۆری بیرکردنەوە و وارووا لە پاڵ زمانی سریانی زمانی کوردی بەباشی دەزانن، یان پێکەڵاوی ئەو کەلتورە بووین. ئەمەش مێژووی پێکەوە ژیان لەو شارە پیشان دەداتن، وەروە کەسی بەتوانە لەو شارە هەڵکەوتۆ کەسێکی وەکو مەلای گەورە کە چەندان مەلا لەسەر دەستی ئەو پێگەیوە، کەسێکی میانڕەو بووە لەگە مەسیحەکان لەگە قەشا هاتوچۆیان کردو پێکەوە دانیشتون. بۆیە دەبینین سێوەی هونەرمەند کاتێک کە گۆرانی دەڵێت و لە کڵێسە دێتە دەرەوە و ئاواز و دەنگ دەسڕێ و کاریگەری کڵێسەی بە سەرەوەی لە ڕووی ئاوازەوە، بەڵام لە ڕووی وشە و شەعرەوە زیاتر ئەو لە کەلتوری کوردەواریەوە ئەوانەی وەرگرتووە گۆرانی و مەقامەکانی وتووە. لەگەڵ مەلا ئەسعەد پێکەوە لە دانیشتنەکان دانیشتن و پێکەوە گۆرانیان وتووە. مەلا ئەسعەد وەکو مسلمانێک و سێوەژ وەکو مەسیحیەت لە یەک دیوەخان و لە یەک شوێن پێکەوە دانیشتن. کەواتە هەتا ئەمڕۆ هاتووە بەردەوامن. بەڵێ ئەو کەلتورە تا ئەوڕۆ هاتووە و بەردەوامە. هیوادارم کە باپیرانمان چۆن پێکەوە ژیاون بە ئێمەیان بەخشیوە، ئێمەش بەنەوەی دوای خۆمان بسپێرین، وەروە ئەو دەنگە نەشازانەی کە دروست بووی نێرین پەرە بسێنێ و پێکەوە ژیانمان بخاتە مەترسیەوە. بەنێستا لە گەڕێکی هەرمۆتەم کە دانیشتوانی ئەم گەڕەکەوەم ناوچەیە زیاتر کریستیانن. لێرە لە کاتی بۆنە تایبەتەکانی خۆیان و لە مانگی ڕەمەزانیشدا کە هاوکاتە لەگەڵ مانگی ڕەمەزان سەرقاڵی دروستکردنی چەندین جۆری شیرینی و خواردنن. ئەچم بزانم چیان دروست کردووە و ئەوان گیانی هاوکاریان هەیە لەگەڵ برا مسلمانەکان و ئەو خواردنانی دروستیەکەن بۆ یەکتری دەبن لەگەڵمان بن. نەشمیل خان لای چاخانەکەی هەرمۆتە بووم، کەسێک هات بۆ خورماگەڕا و تیکولیچە دروست دەکەیت. ئیتر ئەوان نردیانم بۆ ئێرە. جا ئەم هەموو کولیچەیە بۆ کەیتانە بۆ چییە؟ ڕۆژ جێژنەیە، لۆ جێژنەیە یەکشەم جێژنەمانە. جێژنەکەتان ناوی چییە تایبەتە بە خۆتان؟ قیام مەسیح. باشە، ئەم هەموو بۆ دروستەکەن؟ دەیخۆین، دەخۆن.
بۆنەکەتانەوەیە میواناری و قەرەباڵ لۆ میوانیش دێ و لە بەردەمی دادێنین دەیکەینە هەدیە دەبین لۆمە یعنی زیران و ئەوانەی نیان کردبی جاباسی هەدیە و کرێبەی بۆ جیرانەکان لە کاتی بۆنەکانە ئێوە خواردن یاخود ئەم شیرینیانە بەنە ماڵی مسلمانەکان بەێ ئەوانیش بە هەمان شێوەن بۆ ئەوانیش چ خواردنێکی ئەوانتان حەز بێن وڵی خواردنیان خۆشە برنج و مەرەگەی لێ دەنێن و چی پێی لێ دەنێن شتێکی تایبەتی ئەوان بێ و ئێوە بێ و چۆنە کامێت چ خواردنێکی ئەوانە زۆر حەز لێتەوە وەکو یەکە ئەچیادیە ئیمەش چ لێ دێن ئەوان و حالێ دەنێن قەت بۆ جێژن بە یەکەوە بکەن یان زیاتر خواردن بۆ یەکترە بن خواردن بۆ یەکە ئەی هیچی تیان ناو فڕمەکە بەێ نەسووتە نەستا لێ باشە زۆر جوان پێم وابێ ئەمەیان تۆزێک بنەکەی برژاوەبا نەسووت نە ئاگری تێدا نییە کوژانەوە کوژانتەوە بۆ خەمە بۆ قسەکانمان بکەن و بسووتێ ئەوە کابانی زیرەک خەمێتیڵای کولیچەکان نەکا بسووتێ دە باشە دای گرسێنەرەوە بۆی هەندێکیان سووتێ هەچەنە بۆن و بەرامی کولیچەکەشان زۆر خۆشە اینجا هاوڕێت هەیە لە شوێنی کار یاخود دراوسێ کە مسلمان بن و حەسکەیەم ئێوارێ لەو کولیچەی کردوتە بۆیان بەرنی یا لە کاتی بۆنەکەی خۆتانەی بن ئەچیادێ لۆیان دەبێت هاوڕێت هەیە لە شوێنی کارەکەت یاخود دراوسەکانتان هەمانە زۆر باشە دەستان خۆش بێ من با زیاتر لە کارتان نەگرم سەرقاڵی کولیچەکردنەکە بن ئاچین گوزارێکی ترەکەین بەناو کۆیە بزانین چی دیکە هەیە خۆش سپاس بەخێرات زۆر سپاس زۆر سپاسماندونە دەستان خۆش بێت ئێرە چاخانەی لیڤۆنە یان پێوترێ چاخانەی هەرمۆتە جا لێرە مسلمان مەسیح لێرە بێکەوە دانیشن گفتوگۆکەن قساکەن سەری من بوو لەگەڵ قسەکردنەکە قساکەن ڕۆژانە کاتەکانیان بەسرە بن بە تایبەت لە مانگی ڕەمەزان جا کاک خەیروڵا لێرەیە وەکو برایەکی مسلمان هاوڕێی برا مەسیحیەکانە کاک خێروڵا چەند ساڵم چاخانەیە هەیە و ئێوە ئەم برایەتیەتان بەردەوامە وڵی ئەوەی ئەمن لەبیرن بی لە هەشتاکان و لەبیر ماوەندی لەبیر بێمە مامەسالم گەورەتر بە چەند ساڵ و تەمان چاخانەکە قەدیمەوە باشە پەیوەندی نێوان ئێوە و کریسیانەکان چۆنە؟ وڵی لە کۆیە لە کوێوە تازیە و سەرخۆشی و شای ئەومان هەموو بە ئەوەی بە تێکەراویەوە هەموو شتێکتان بۆنەکان سەردانی یەکتان کردووە شتێکمان بە تێکەراویەوە ئەی باش لە مانگی ڕەمەزان ئێوە چۆن پەیوەندیتان هەیە؟ منم باش جاوەڵا پێم نییە پێم نییە کا خێروڵا لە مانگی ڕەمەزانە پەیوەندیتان چۆنە؟ وڵا باش هەر کەسە تەمان بەدینی خۆی ئەوەی دەکاو شتێکی خۆشم بۆ بگێڕەرەوە وەختی خۆی لەگەڵ برا کریسیانەکان هەتان بوو بێ شتێکی وە هەر لەم چاخانەیەوە نا شەشم پێ نییە ئەو قەپەستەوە وڵی لە هەموو شتێکمان ئەوە فەرق و جودایمان نییە و ینی هەر وەکو براژیاوە چەند خاڵ خوا دامنا تۆ دۆمینۆ ئەو خاڵانەش بۆ تۆ سەرکەوتوو بن باشە لە کوێیە جگەل لەم پێکەوە ژیانە چی دیکە هەیە لە نێوان ئێوەیە کە بە یەکتانەوە بەستێتەوە بەێ تەمان لە باو باپیرانمان لێرە بوو ئەس و کابرا لە باو باپیرانەوە پێکەوە بی ینی حقوق لە سەرەکەیاننا ڕاستە وانە ئەم چاخانە لە مانگی ڕەمەزان تا ساعت چەند هەیە؟ تا ئێوە تا دوای مەغریبەوە تا ساعت چەند نەفەری تایە؟ باشە ئەی چۆن سەردانی یەکترەکەن چیەکەن لە مانگی ڕەمەزانە ئەوانیان بۆلاتان خواردنتان بۆیان نه ئەو شتە نییەوە لە بۆنەکانە
نا لە بۆنەکە قەدیم هەبوو جاران ئەی ئێستا بۆ نەماوە تۆزە وەزع گۆڕایە بەعام لە جیهانوایلاتوە نەکار بڵێن خەڵک کەمتر لە نێوان خزمەکانی شاویلاتوە باشە شەوانی پێشووتر ینی ساڵانی کۆنی ڕەمەزان چۆن بوو لە کۆیە چ جیاوازێکی لەگەڵ ئێستا بەێ زاران مەسەن ئەگەر دەیانگۆ جێژنەی بۆ بیم دێ هێلکەی هێلکیان دێن ئەزالکەی کەسک و سۆروە ئەو نەوانەکە دەڕەنجەوە بەس ئێستا ئەوە زروفەکە بەعام گۆڕایە جاسە لە ماڵێ بووین کولیچیان کردبوو بۆنەیەکیان هەبوو بەێ باسی ویان کرد اینجا کاک خێروڵە تۆ پیشە چییە خۆت وڵی فەلاحین گەشتمانەیە گاوداری بڵین باشە باسیەوەت کرد کوشت و کاڵ و ئاژەڵداری لێرە لە کۆیە چۆنە باشە بەخوا هەروە دەبی لە گوندەکانەیە دەن لە دووری شارینێ بەس لە دەوری گوندەکان باشە بەس کە شوواکەش گۆڕاوە باران ئەم ساڵ دوا کەوتووە ئەوڵ ئەو سار و پارتەمان هەر ئەوە دێ مەسرفەکان ئینتازەکان بای ئەو مەسرفەکەی خۆتان بەداخۆ ینی هێشتا باشە خۆم ماوەی ئەخیر بارانیش زۆر باری بەس پەڵی نیە پەڵیدا بەس دوای کە هاتە سەرەوەی کە دەغە زیاد بکە لێ کردەوە بارانەکە کردەوە ئەی کێنەوانەی کە زۆرتریان ئەم چایخانەیە بەێ کێن زیاترەوانی کێن ئەم چایخانەیە وڵای هەر کەسە ئیشێ دەستە دو ئیشەکە لە ئیشەکە خراپ بێتە ئێرانە بۆ ئیسراحەتکردنیە کە ئیشی نەماکسە ئەوێ دەیبینیەوە سەو باستان چییە لە ناوم چاخانەیە باسی چیەکەن وڵ هەیە باسی فەلاحەتە و باسی مەکاینە و باسی وەزعی دنیایەوە ئەوشتانی ئەوە دەیماندوو نەبن لەشتان ساق بێ من شتێکم بینی لە ناو ئێوە بەهۆی ئەوەیە کە زۆر تێکەڵن وا هەمووتان جلی کوردیتان پۆشیوە یان کللتورە چییە لێرەوە برامەسیحەکان و ئیسلامەکان هەمویان جلی کوردیان لە بەر ئەو فەرقەن نیە لێرە فەرقی مەسیحی ئەوە نیە جلێک هەموو زلی کوردی لێبەرە هەمووتان کوردن لە پێشە بەێ ئیلا کە بە خابرا مەسم مۆزەبی سترۆپان شتوێ لە پێ دەکات دەنا چاکت ئەوی لە بنا هاتەوە ئێستا جلکە کوردەکە لەبەر جلکە کوردەکە لەبەرەکە باشە ماندوو نەبن من زۆر خۆشحاڵ بووم یاخوا تەمەند درێژ بن و لەشتان ساق بێ زۆر سپاس بەخێراتن زۆر سپاس ئێستا من دۆڕاشم وانە بردمانەوە دەباش تۆ هاوپەیمانی من بووی دەست خۆش زۆر سپاس دواشەرمان مزگەوتی گەورەی کۆیە بوو کە تۆزێکی دیکە مسلمانان پۆل ڕوو دەکەنە مزگەوتە بۆ نوێژی ئێوارە و بەربان دەکەنەوە ئەمڕۆ گوزەرێکمان کرد بە شارە جوانەکەی کۆیە هەمیشە ئاوەدان بێ ماڵی هەموو لایەک ئاوەدان بێ و نوێژ و ڕۆژوتان قوبوڵ بێ ماڵەوە